دادگای فیدراڵی دەڵێت وەزارەتی دارایی با بڕیاری ئێمە موچەی مانگی دوی هەرێمی خەرج کردووە. دادگای فیدراڵی عێراق ڕاگەیاند وەزارەتی دارایی عێراق لە ژێر فەرمانی بڕیارەکانی ئەواندا موچەی موچەخۆرانی هەرێمی بۆ مانگی شوبات خەرج کردووە. دادگاکە لە ڕاگەیاندراوێکدا دەڵێت دوای دەرکردنی بڕیاری دادگای فیدراڵی تایبەت بە پرسی موچەخۆرانی هەرێم، وەزارەتی دارایی عێراق دەستی کردووە بە جێبەجێکردنی ڕێکارەکان و لەو چوارچێوەشدا موچەی مانگی شوباتی خانەنشینان و فەرمانبەران و چاودێری کۆمەڵایەتی و موچەی کەسوکاری شەهیدان و ئەمفالکراوانی ناردووە. هاوکات دادگای فیدراڵی دەشڵێت وەزارەتی دارایی عێراق بڕیاری داوە بۆ مانگی ئازار ناردنی پارە بۆ هەرێم لە ڕێگەی هەژماری بانکیەوە بێت و تا ئێستاش حکوومەتی هەرێم هیچ هەڵوێستێکی فەرمی لەسەر بڕیارەکانی دادگای فیدراڵی و ڕێکارەکانی وەزارەتی دارایی عێراق دەرنەبڕیوە. بەڕای چاودێرانیش ئەگەر حکوومەتی هەرێم هەنگاوی خێران نەنێت و بەدەم بڕیارەکانی دادگای فیدراڵی و داواکانی وەزارەتی دارایی عێراقەوە نەچێت، ئەوە گرفتی جدی بۆ موچەی مانگی سەی فەرمانبەرانی هەرێم دروست دەبێت.